کاک بژار چۆنی؟ ممنون سپاس دەکەم سەلامت بی. باش کاک بژار. چاوەکەم سەلامت بی. کاک بژار بەڕێز جێگیری ڕۆژ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی وەنیە؟ بەڵێ بەڵێ ئەمن ناوم قادر نادرە وەڵایەک دەناسم کە قادر سەرچاوی من سوپاس دەکەم کاک بژار. برایەکی عەزیز و خۆشەویستە بە تو دەناسم چۆن؟ بەڵێ سوپاست دەکەم. مەمنونم گیانەکەی بکە قادر. وەختت هەیە وەنیە؟ بەڵێ گیان فەرموو. وەڵای یەک پرسیاری زەق هەیە، یعنی لەسەر ئەو سەندیکایە کە بەڕێزت جێگیری، بەڵێ یعنی هەست پێ دەکرێت ئەو سەندیکایە کاک بژار لە مامەڵە لەگە دۆسیەکان ینی ئیزدواجێتەکی زۆر گەورەی تێدایە، مەسەلەن ڕۆژنامەنووسێکی دەسەڵات دەگیرێت دنیای خرا دەکات، بەڵام ڕۆژنامەنووسی کەی خەڵک دەگیرێت تیرۆر دەکرێت، هەڵوێستی زۆر دەنگت نزمە یەک تۆز ئەگە بێئەدەبی نەبی یەک تۆز نانە بۆ لە شوێنەکەم سەوت و شت هەیە گوێم لە دەنجی تو نییە. وەڵێ زمەتت بکەم. سپاس دەکەم کاک بژار. ئیزدواجێتێک دەبینین لە سەندیکای ڕۆژنامەنووسان، هەڵوێستیان لە بەرامبەر مەسەلەن جەمال عەبدوڵڵا لەو ماوە گیرە دنیاتان خرا کرد وەنیە؟ زۆر سەندیکای ڕۆژنامەنووسان هاتنە خات لە لایڤ لە ڤیدیۆ، بەڵام زیندانیانی بادینان 3 ساڵە گیراون، دەیان محکەمە لە بن پیرتان کراوە، چەندتان ئامادەی دادگا بوون، چەند هەڵوێستان نوان دار و بەردو هەڵوێستی نوان سەندیکا هەڵوێستیم نەماندیت، بە پێچەوانەوە نەفی ئەوەیان کرد کە شێروانی ڕۆژنامەنووسێکی ئەندامی سەندیکایە، یان ئێستاکە ئەو ڕۆژنامەنووسێ ڕۆژنیوز گیرایە هەر شوێن بزرا. باشە بەڕاستی یعنی سەندیکای ئێوە جەمال عەبدوڵڵایەک لەسەر قونکە دەمانچەی لیدرایە دنیای خرا کرد، بۆ لەسەر ئەوانەی کە لەسەر ماف و ئازادیەوەی قسە ناکەن. کاک بژار قادر گیان ئەتوو برایەکی عەزیز و خۆشەویستی ئێمەی، سپاس دەکەم. من دەستخۆشی لە جەنابەت دەکەم و پێشم خۆشە نازانم و کەل عادەوەکو جاران ڕیکۆردە نازانم بەڵێ ڕیکۆردە بەڵێ ئاجەمە بەسم لە چ دێ بەسم دێ ئینسان نابی ترسنۆک بی دەبێت قسە بکە نە ئەخلاقم هەیە تەلەفۆنەکە داخەمەوە دەست خۆش بی نە تەلەفۆنەکەشدا دەخەمەوە حورمەتی جەنابیش دەگرم کە تەلەفۆنت کردیە و سوپاسش دەکەم و برایەکی ئازیزی ئێمە دیالۆگ دەکەین وەنیە کاک بژار دوو کەسین، یعنی ئەمنیش دەناسی کە تەشیر ناکەم، یعنی بەداخەوە نەقیبەکەتان زۆر ڕەفتارەکی بەڵێ بە هەر حاڵ بەرێ بەڵێ کا قادر مەبەستەکەم ئەوەیە کە دەڵێم ڕیکۆردەیان نەمە بەس ئەوەیە کە من لە ئەخلاقی منێ تەلەفۆن داخەمەوە برایەکی عەزیزی ئەتوو نەچەکت پێەیە نەهێرش دەکەی نە تەقە دەکەی نەتەشیریش دەکەم وایە ینی لەو کەسانە نیم. بەڵێ عەزیزی بەڵێ ئەمن مەبەستم ئەوەیە کە ڕاناکەم لە پرسیارکردن دەڵێم ئەتوو نەچەکت پێ تەقە بکەی هێرشەکەی تەلەفۆنەکەی پرسیار بەڵێ وایە ئەمن وەڵامە دەدەمەوە جار ئەمن و ئەمسالی وەچی منیش و هەم لە بواری ڕۆژنامەوانی هەم لە بواری سیاسی هەمووانی کە جەنابەت تەلەفۆنیان بۆ دەکەم تاڕعی جەنابەت دەکەم. مەمنونم سپاس دەکەم. پەیامەکەم ئەوەیە حەقوانی تەلەفۆن لەسەر داخەنەوە وەڵامت دەنەوە جەوەڵامەکە بەدڵی جەنابەتیان بەدڵی جەنابەت نێشتێکی ترە وایە بەڵام ئەمن مەبەستەکەم ئەوەیە کە نابی تەلەفۆن لەسەر جەنابەت دابخرێتەوە چکە بۆ هەر خۆی تەلەفۆن داخستەوە لەسەر جەنابەت خۆی بەش جۆرێکە لە پێشێلکاری وەڵاو بێ ڕێزیەکە لۆ خۆیان و تەهەڕوبیشە بەڵێ ئەوی لە مێژووی خۆی نەترسێ کاک بژار تخوا ببوورە من یانی ئەو قسەم من لەگە دەیان کەسم کردی ئەوە کووت و زۆر بە بێمنەتانە ڕێی خۆیدا ئەمن مقنعنیم بەس ئەوانەی پاشەڵیان پیسە تێم دەگەی بێڕێزن. بەڵێ سەبارەت بەخۆم وەکو گەنجێک گەنجم و جێگری نەقی ڕۆژنامەنووسان و ئەو پۆستە وەرگرتووانە من ساڵێک و 6 مانگە لەو پۆستەم بەڵێ لەو کاتێکە ئەو پۆستەم وەرگرتیە هەر حاڵەتێک ڕوویدابی لە بواری کەیسی ڕۆژنامەنووسی بی چکە ئێمە قانونمان هەیە قادر نادر هەر کەیسێک پەیوەندی بە بابەتی ڕۆژنامەنووسی و هەبوو بی ئێمە وەکو سەندیکا لیژنەیەکمان هەیە پێ دەڵێن لیژنەی داکۆچی دەماف و ئازادی ڕۆژنامەنووسان. اینجا ئەم لیژنەیە ئێمە بەدڵمانە بەدڵی خەڵکا بەدڵی ڕۆژنامەنووسی ئەم لیژنەیەمان هەیە بەڵێ وەزعی سیاسی کوردستان ئەو هەیە ئەو سەندیکایەتی ناشارمەوە بە ئاشکرا پارتی وێچێتی بەشیان تێدا هەیە وایە
بابا صراحة البي بڵێم نانە ڕوونە خۆنا شاردرێتەوە بەڵێ کاک قادرجان بە قوربان ئێجا با وەڵامی پرسیارکرد جەناب بدەمەوە هەر کەیسێک لە دادگاکانی کوردستان پەیوەندی بە کەیسی ڕۆژنامە نووسین تەعام دادگا نووسراو بۆ ئێمە دەکات لە سەندیکا دادگاکان نووسرامان بۆ دەکەن ئەڵێم بۆ نمونە بژار حەکیم گیراوات بە سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بژار حەکیم ئەندامی ئێوێ تا مامەڵە بە یاسای ژوارە 35 لەگەڵ بکەین ئێمە وەڵامی دادگا دەدەینەوە بەڵێ کاک قادر نادرجان ئەگەر ئێمە تا ئێستا کەیسمان هەبووە ئەوانەی ئەندامی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بۆ جەنابەت ئەندامی ئێمەی معلومات بێت و ئەندامی سەندیکای نانە هەونیمە کاک بژار باوە لۆ ڕاستکەمەوە کاک بژار بۆی بەغەڵت تێنەگەی برا وەڵام من ئەندامی گۆنیمە زارێک مقابلەتم بینی گوتن ئەندامی سەندیکان بۆیە ئەندامی سەندیکای ڕۆژنامە نووسانی سوید بووم سویدم ببورە سویدم لە جیهاندام لە هەردووکم ماویەکانیشم بڵاو کردەوە بەڵێ 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 بەهەر حاڵ بەمەبەستم ئەوەیە ئێمە بەپێی ئەو وەڵامی دادگا دەدەینەوە ئێمە زۆر کەیسی شەو بووە کابرا گیرایە کەیسەکەی ڕۆژنامە نووسی بووە من ناوی هیچ شخصێک ناینم نە بژار نەفلانە کەسێک ئەم باسی کەیسەکەم کەیس نەک شەخص کەیسەکە ئەگەر لەسەر پەیوەندی ڕۆژنامە نووسی هەبی ئەندامی سەندیکاژ نەبووبی ئێمە لە لیژنەکە لە سەندیکا مەحامیمان بۆ گوتو ئەگەر پەیوەندی بە ڕۆژنامە نووسیەوە هەبی بەڵام ئەگەر ئەو کەیسانی کابرا با ڕۆژنامە نووسی پەیوەندی بەکاری ڕۆژنامە نووسیەوە نەبی سەندیکا ڕۆژنامە نووسان بۆ نایەتە سەرخەت من وەک خۆم وەکو بژار لەسەر کەیسێکی کۆمەڵایەتی هیچ پەیوەندی بە سەندیکا بەس کاک بژار مەسەلە هەر بابەتی شترا ئەگەر پەیوەندی بە کەیسی ڕۆژنامە نووسیەوە نەبی ئەگەر پەیوەندی بە سەندیکای بە کەیسی ڕۆژنامە نووسیەوە نەبی ئێمە تەداخل ناکەین ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە بەس کاک بژار یەک قەوز لێرە دەسەڵات هیچ کات شەرعیەتی ڕۆژنامەگەری مەزەلەن بە کەیسی زیندە بەشەچیان ڕۆژنامە نووسن بە شێوانی نادەکە ئەندامی سەندیکاتان بوو نەچوون بابا مندا من دڵنیان دەکەم شێوانی بەڵگەمان لە دەستا ئەندامی سەندیکایە ئەندامی سەندیکا بوو دیفاعیشتان لێ نەکرد ئەوە یەک دوو توخوای قەوس کاک بژار شتێکم گوت بەڵێ شتێکم گوت من ساڵێک 6 مانگە لەو سەندیکایە ئەگەر هەر کەسێک ئەندامی ئێمە بی لە سەندیکای ڕۆژنامە نووسان لەسەر کەیسی ڕۆژنامە نووسی گیرابی و ئێمە پژگیری سەندیکای ڕۆژنامە نەک ئێمە سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بەگشتی پژگیری لێ نەکا بەڕاستی شوورەییە ئەگەر کەیسەکەی ڕۆژنامە نووسی بی بەس ئەوە هەیە ئەمە دڵنیام لەوە ئەو یەک ئەوە دووش قادر جەنابیشت پیاوی متابعی دەزانی ئەمە قانون سێ قانونمان هەیە قانونی دامەزرانی سەندیکای ڕۆژنامە نووسانمان هەیە کە شەرعیەتی پێ لە ڕقانین و ئیش بکە یاسای ژمارە 35مان هەیە یاساشمان هەیە یاسای ماف بەدەستێنێ زانیاری کە تا ئێستا بەداخەوە ڕێنمایی بۆ دەرنەچووە کە ئەم یاسای هەموو ڕۆژنامە نووس و هاوڵاتیانیش دەستیان بگاتە ماف و زانیاری خەلەل لە جێبەجێکردنە ئەم باسی ئەوت بۆ دەکەم بەس کاک بژار بەتخوا بانەچینە ئەندامی سەندیکانەبی لەسەر کەیسی ڕۆژنامە نووسی بگیرێ سەندیکا لەسەری نابێتە وەڵام بەڕاستی شوورەیە آخر شوورەیە تو جێگیری يعني ما ناتوانین دفاع بکە سەندیکا بەس کاک یەک دقا یعنی شێروان گوهدار ئەیاس ئەمنستی دەڵێ ئەوانە ژورنالیستن هۆمەڕای دۆژوە دەرێ وەنیا کۆنگریسی ئەمریکی وە دەرێ یعنی سەندیکا لۆ شەرعەتەی پێ ناداتن يعني قابلة أيوة معتبر تربن لو الرخراوة زيانيانا كاك قادر شتري شيء إسا نقابات كاري نقابات زياوازة اللي قرر خراوي NGO إسا يعني أم دموت زنابت وقتشون يعني بطلت شباكوا والله بسارة كانت زنابت دمو دوتوش دبلك متوزك متفائل بي بله يعني كاري نقابة لك كاري رخراوي NGO زوزو زياوازة كاكا رخراوي NGO عنده مسؤولية لسر شانية بكيف خودتو الرقم دي ده نقابات مسؤولية أخلاقية لسر شانة من بيت ظلم كان قادر أجر كيسك لسر روجنامة نووسي سنديكان لسري نية الجواب براسي شورية أجر كيسك روجنامة نووسي نبي سنديكا هرب قانون أو ما فين التداخل بك أو أصلي موضوع إيه بس أنقول تاني كاك والله بسيارك إلا من وقت بله بزيك بسيار كاك بجار إيه هم من أجر الشيروان يعني نك شيروان أياز جودار أو سي أمنو كنمونة دلم إما بهزاران أندام من هي هر كسي تشيتر إذا بونمونا دوينه لە سلێمانی حاڵەتێک ڕوویداوە مامۆستایەکی زانکۆ قسەی نەشیە و بە پەیامنێرە ئەو پەیامنێرە ئەندامی سەندیکانی لە بۆ معلوماتت
من دوێنێ وەکو جێوی نەقیب تەلەفۆنم بۆ کردو هەموو پشتیوانێکی خۆم هەتا پارێزەریشت بۆ دەگرم بۆ لەبەرەوەی شکایەتی کرد لە لایف ڕاستەوخۆ بە ڕۆژنامەنووس شکایەت کرد بە هەم ڕۆژنامەنووسە قابلی قبول نییە یعنی بەڕاستی لەبەرەوەی وا دەزانی واضحە لەسەر کیسی ڕۆژنامەنووسیە مقابلە ماچی دەخاتە بەردەمی شکایەتی بە ڕۆژنامەنووس بەس کاک بژار فۆنم بۆ کردو پشتیوانی خۆم بۆ دەربڕوێ دەست خۆش بوو کاک بژار بە پرسیارەکانمان ینی قسەک ئەوە تربی ینی شتێک پرۆفشناڵانەوە بکەین ئێستا مەزەلەن دەسەڵات بۆ خۆت دەزانی ئەوەندە ئێمە متابە ئەمان کردی بڕوان ناکەم دوو کەسی دابیت بە پێی مادەی 35 کە بە خۆی مەسعود وارزانی ئیمزای کردیە هەمووی بە دەگمەن زاندرایە هەمووی تۆمەتی مادەی دوی مۆبایلیان لۆدانایە هەمووش ڕۆژنامەنووسی بووە وایە نا یان مادەی تیرۆر بووە من بۆ ڕاستکەمەوە کار قادر وەکو معلومات چکەم ڕۆژانە کتابمان لەبدە لە بۆ دادگاکان هەر کەیسێک پەیوەندی طبعاً ئەمە لە بۆ معلوماتی جەنابیش کار قادر لە دادگاکان بە چەند کەیس بە مادەی 35 دراینە دادگا ئەو ڕوونکردنەوە بدەم ئەوە زۆر ڕێک جەنابیش ئیسپادەی لێ بکەیت لە دادگاکان بە تایبەتی لە محکەمەکانی سلێمانی بامۆت بۆشیکەمەوە شارەزای میدیاییمان هەیە لە دادگاکان شارەزای میدیایی کەسانی مختصن دێن کەیسە کە پەیوەندی بە ڕۆژنامەنووسیەوە هەیە ئەم کەسە کە ئێسەندیکا لە محکەمەکان دیاری کردووە دیفاع لەو ڕۆژنامەنووس دەکە لەسەر کەیسی ڕۆژنامەنووسی بی کە کەیسێک ڕۆژنامەنووسی بوو کاک قادر محکەمە ناتوانێت بیگۆڕ بیکاتە بە مادەش کەس قانون سزای بدا بەڵام ئەگەر کەسێک لە غەیری کاری ڕۆژنامەنووسی لەسەر یعنی شەکوای لەسەر بکرێ بۆ مەسەلەی ئێستا ڕۆژنامەنووسم باشە من لەگەڵ غزمێکی خۆم لە کۆمەنت شەڕجنێوەکەم ئێوە پێوەندی بە کەیسی ڕۆژنامەنووسی بەس کاک بژار بەس کاک توخوای ئەمە هەمومان زان کەیسی هێمن مامەند ڕۆژنامەنووسی بوو کەیسی ئەو سێ ڕۆژنامە کەیسی هێمن مامەند ڕۆژنامەنووسی بوو کەیسی ڕۆژنامەنووس هێمن مامەند کەیسی شێروان کەیسی گۆدار بەس دەسەڵات ئێستا و کەیسی ئەو ئەندامەی ڕۆژنامەنووسی ڕۆژنیوس ڕۆژنامەنووسیە بەس قال بە مۆرێکی سیاسی لێ دەدا مۆرێکی ئێرهابی لێ دەداتن یعنی ئەوە سروشتی وایە مادەی دوی تیرۆر یان ئەوە دوی مۆبایلیان مادەی تیرۆری لێ دەدا یعنی ڕۆژنامەنووس لەسەر مادەیەک دەگیرێ دەرێ ئەوە خۆ لە ئەوەی زیندانیانی بادنان ئەڵێ شتیان تەحویلی گروپی ئەفدەی شوبات کردیە لە سوید لەگەر ڕێکخراوە لەگەر دەوڵەتی ئەمریکا ئەوەی دانیشتینە زانیاریان پێدا ئەو شتی سیخوڕی دۆدا دەرنێ لە بەرەوەی بەخۆزان لە نێوان ڕۆژنامەنووسی و کاری سیخوڕیەک داوەموو هەیە دەسەڵات نابی کاتە ڕۆژنامەنووسی بۆیە سوبغەی تیرۆری دادنێ بەڵام پرسیارەکەی من لەوەدا توخوا کاک بژار ئەنگۆ هەمووتان دەزانن هەمووتان دەزانن ئەو زیندانیانەی بادینان بەشەچیان نەک بەشەچیان چالاکوان بوون بەس بەشەچیان ڕۆژنامەنووسن تویشدانتان چەندتان چوون لە ناو دادگە دابنیشن لەگەریان پشتگیریان بکەن بچنەکنیان سوڕ دەزان کەیسەکەیان ڕۆژنامەنووسیە بەوەی ڕۆژنووسی شۆ کاک سلێمان کە ئەوە دوو هەفتەیە هەشوم بزریان کردێ کاکە کو دەبیشتی وا بکرێتن کاک قادرجان پەیامەکەیت جەنابەت و زۆر تەواوە قسەکەی جەنابیش زۆر دڵسۆزی لە خەمخۆریە پرسیاری سەحافیشن ئەم سپاسی جەنابەت دەکەم بەس قسەکەی من هەر ئەوەندەیە هەر کەیسێک پەیوەندی بە بابەتی ڕۆژنامەنووسیەوە هەبی بیسەرمێنی ئێمە وەکو سەندیکا پشتیوانی لێ دەکەین هەر بابەتێک يعني بقانوني او عمليات وين تدخل كيف بله بس وندي بكيس وجاوسي ناتوان يعني هو والله ما كان دايو بس كاك بجار إيشينغو أوي دا صلاة هول دا أو جميبكا بلا أوش روژنامەنووسینی ئەسا سبەی ئەم بگری تۆمەتی تیرۆرم دەداتە قەڵەم وایاننا تۆمەتی خراپ بەکارهێنانی مۆبایلم دەداتی کاک قادرجان اینجا ئێمە کە یەک ڕۆژنامەنووسێک دەژێری خۆ ئێمە لە بۆ هەموو کەیسەکان بە دووەداچوون دەکەین بەڕاستی ئێستا بۆ نمونە مەسەڵەن ئاخر کەیسمان یان نەک ئاخر کەیس ماوە کەیسێک هەبوو لە دهۆک پێم وابی ئەوەی ڕۆژنامەنووسێکی یەکگرتوو بوو ئێمە بەیاننامەمان دەکرد لەگەڵی بۆ لەسەر خات چوونە سجن هەتا مەسەلەی ئازادکردنیشی لۆ لەبەرەوە کەیسەکە سەحافیە لەسەر کاری ڕۆژنامەنووسیە بەس تو باش دەزانی کاک پێ دەڵێم کاک قادر هەر کەیسێک تخوا يعني أولا بوش سندكاء قصي هرباش جنيا بيضلم بأشكرها بابلايكوا هر كيسك هر روجنامەنووسێک لەسەر کەیسی ڕۆژنامەنووسی بگیری سندیکا ناتوانانی بەرگری لێ بکە شووری بەڕاستی
بەس کاک بژار ئەوە کەسەکە ڕۆژنامە نووسینەبی ناتوانین تەداخل بکەین ئەتو پێ دوای ئەوە ڕۆژنامە نووسیە سەکانەوە پێشمابی ینی وازە حەقسەکەم بەس کاک بژار ئەمە ئەوردو لامە ڕۆژنامە نووسین ڕۆژنامە نووسەوەیە ئەوە دەکات ینی دەیەوێت زۆرترین قسە لە بەرامبەرەکەی وەگری ئەمنوت و منتەهین کە ئەو ڕۆژنامە نووسێ ڕۆژنی ژیرایە 2 هەفتەیە شوون بزرا لەبەر ئەوەی لەو ڕۆژ بە دوواداچونمان لە بۆ کردیە بە دووداچین زیاتریشی لە بۆ دەکەین کا قادر بەسەر ئەو چاوانە هەر ئەمە بەهیش وەکو سەندیکای ڕۆژنامە نووسان لەگەڵ هیچ پێشکارێک نین بەرامبەر هیچ ڕۆژنامە لە هەر شوێنێک نەک لە هەولێر لە سلێمانی لە هەر شوێنی کوردستان پێشکاری بەرامبەر بە هەر ڕۆژنامە نووسێک بگرێ غەرقی قانونە یعنی بەڕاستی ئەمە ئێستاش دەڵێمەوە دەبی ئەم کە جێگری ناقی قسە لە بۆ جەنابەتەکەم دەبی لە دادگاکان دەبێ بە یاسای ژمارە 35 مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووس بکرێ ڕۆژنامە نووس نابی دەستگیر بکرێت ڕۆژنامە نووس نابی بێ ئاگادارکردنەوەی سەندیکا ڕۆژنامە نووسان بگیرێ ئەمن هەموو ئەوانە پاڵپشتە بۆ ڕۆژنامە نووسان و وەقسەکانی جەنابیش ئێستاش دەبێتەوە لە دڵسۆزیە لە خەمخۆریتە ئەمە سوپاس دەکەم وەکو بژار وەکو جێگری نەقیب ڕۆژنامە نووس بەڵێ سوپاس دەکەم بە منیش بکرێ بە سەندیکاش بکرێ ئەمە لەسەر خەت دەبین بەسەر ئەو چاوە بەس کاک بژار باو گلەیان ئەو گلایانتان کاک بژار ئەزانانی ئێستا لە هەر سیاسێکی کوردیش بەغەڵەت تێم مەگە بپرسی دەرێ ئەمان لەگەر مافی ڕۆژنامە نووسین دژی ئەوەینە بەس ئەمە حکوومەت نین ئەمە نەقابین بەس باشە کاک بژار باسی عمومان باسی کاری ڕۆژنامە نووسی دەکەم بەس کاک بژار تو ویژدانت دەیان سەفارەتی قونسڵیا چوونە دادگای شێروان و گۆهداری چەند جار سەندیکا هەر وەکو متابع چوتە وێندەر یعنی با ئەو گلەیانەتان لێ بکەین چەند جار بەدووە یعنی لۆ قونسڵێک سەفیرێک گلەیەکەت لە سزای خۆمدا دەنێم و دڵنیاش بە گلەیەکەشت دەبەمە گلەیەکی تو هەموو ئەوانەی کە لەسەرمان دەکرد لەسەر ئەم کەیسا پێشترش ئەم دەڵێم ساڵ 6 مانگە لە سەندیکام کە ئەم چوومەتە وێندەرێ ئەو کەیسانە ڕوویان داوە یعنی تازەم وەکو خۆم وەکو بژار باسەکەم تازەم لەو پۆستە بەڵام ئەو ڕۆژنامە نووسان خۆیان شایدن لە هەولێر لە سلێمانی هەر ڕۆژنامە نووسێک گیرابی پەیوەندیان پێ بکە ئەگەر ئەمن وەکو بژار حەکیم نەچوو مەسزم نەچوو متابعەم نەکردبی نەچوو بە دوواداچوونم نەکردبی باشای چون لەگە شێروانی گوهدار دابنیش خۆ دوو ڕۆژنامە نووسن من ئەو پەیامی جەنابەت هەر بەسە تو جێگری کاک بژار بە قوربان ئەتو جێگری دە بڕیاردەری یعنی ئەتو ئەندامت چاوانە ئەو قسانی جەنابش دوهی کۆمەڵە خەڵکی و دەبەوەنە ئەنجومەنی سەندیکای بزانم بەڵام ئەم پێتەڵێم ئەگەر کەیسێک لەسەر یعنی کەیسێک ڕۆژنامە نووس نییە سەندیکا ناتوانین تەداخل بەس کاک بژار بە قوربان هەمومانزانی جەمال عەبدوڵڵا قونکە دەمانچەی لە خەڵکدایە کردانە ڕۆژنامە نووسی بەس ئی شێروان و گوهداری بە ئاشکا دەڵێن راپۆرت ڕەفعکرا زانیاری چی زانیاری ڕۆژنامەگەریە لە بۆ ئێمە نەوان کرد یەکە ئەمەش پەیجمان هەبووە لە عەفدەی شوبات وەنیە یعنی ئەنگۆ چاوتان لە دەسەڵات بی ئەوە بۆ خۆی بڵاو دەبتەوە یعنی پشتوانێک بۆ جەناب تەماشاکار بەڵێ هەر پەیامەکە دەتوانین بۆ ئەنجومەنی سەندیکا مناقەشەشی بکەین ئەمە ئەوە بڵاو دەکەینەوە کاک بژار لە دڵسۆزی خۆت هەموو ئەوانەی وەکو جەنابیشت دڵسۆزیە برا کاک بژار ئەمە لەو ئەوروپایە بڕوا بکە ئەو شەڕی دەکەین ئەو هەموو ریسکە ئەو هەموو شەڕی ئەو فیرعەون و چەتە و دز و ئەوانە ئەگە لە دڵسۆزی نەبی چێ ئەوروپا دێ بەس ئەمن بۆ خۆم باوەڕم پێ باوەڕ یعنی کو خەڵکێک لە هەموو دنیا دەچۆوە لە ڕۆژئاوا خۆی بە شەهیدکردن دەدا بورە کە کورد نەبوو کە ڕەبتی نەبوو ئەمریکی وەنیا ئەمە شوین خەباتکەری ڕێی ئازادین لە خۆمانە دەیکەین چکو کەس ئیجبارین بەڵام لەگەڵ ئەوش ئیشی ئێمە زەخت بکەین لەسەر ئەو دەسەڵاتەی کە بگۆڕێ ئەو عەقلێت ئەمن وەکو زەختنا ئەم دەڵێم پەیامەکەی جەنابەت ناو کۆبوونەوەی ئەنجومەنی سەندیکا بەسەر ئەو چاوانە ئەوجا کاک بژار ئەمن لەگەڵت دام سپاس دەکەم بەس ئەمن نەتیجەکەی دەزانم بەڵام لەگەڵ ئەوەش دەست خۆشبی برا دەی کاک بژار کاتم گرتی سپاست دەکەم بۆ وەڵامەکان خۆشەویستی ئەم متابعەی جەنابیشت دەکەم و قەت لەسەر داخستن و لەسەر ئەوەش نیم حەقی خۆتە پرسیارت هەیە هەموو ئانی وەکو من و ئەمسالی وەکو بژار نابێتە ئادەی بێن وەڵامت دەنەوە ئینجا ئەو وەڵامە بەدڕی جەناب پێیان بەدڕی جەنابت نییە بەڵام نابی ئەتونی گەران بکەم بە داخستنەوە تەلەفۆن چکە حەڵ نییە ئەمە برای یەکین هەموو ماهناو نیشتوانی ئەو
ڕاستە یەکتر بدەینەوە سپاس بۆ پەیوەندەکەش و ئەمن سپاس دەکەم نانە کاک بژار برا من پارتی وێکێتیش کوڕی ئەو میلەتەن هەموو ڕوو سەردەمانێک ئەوانەی لە هەموو شوێنانە ڕەنگی بزانانی ئەوانەی لە ئاستی باڵان هەموو هاوڕێ ئێمە بوونا لە شاخیان لە دوایە لە شار بەڵام لەگەڵ ئەوەی جوێندان و ئەو دەسەڵاتە کاک بژار زۆر بە ئێمە دەڵێت تۆمەتی جوێندان بەس ئەمن دەیان جوێنی لە گوتە بێژ حکومت لەو نەقیبەی ڕۆژنامە نووسان لە ئومێد خۆشناوی محافز لە پەرلەمانتاریان لە کارجە لقی پارتی هەموو ئەوانم هەر بڵاو کردیتەوە بۆی خەڵک بزانی چێ جوێندەرە کاک بژار کاتم گرتی زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بژار حەکیم هەتوو بە برای خۆم دەزانم و سپاس بۆ پەیوەندەکەت چاوی منی کاتەچ خۆش